بینەرانی عزیزی بەرنامەی بەکراوەی ئەم کاتتان باش دەوترێت بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروستمان هەبێت پێویستە خێزانەکان بە باشی و دروستی پەروەردە ببن بەڵام چی ڕوودەدادە و کاتەی چارەنووسی خێزانێک وشەی تەلاق یەکلایی دەکاتەوە ئایا کۆمەلگایەک ڕێژەی تەلاق و لێکترازانی خێزانەکان تیایدا ڕوو لە زیادبوون بکات چ داهاتوویەک چاوەڕێی دەکات تەوەری ئەم جارەی بەکراوەی تایبەتە بە تاوتوێکردنی ئەو هۆکارانەی وا دەکەن تەنها چارەسەر بۆ کێشەکان جیابوونەوە و تەلاق بێت ئایا تەلاق کۆتایی کێشەکانە یاخود سەرەتای ئاڵۆزتربوونیانە ئایا ئەو منداڵانەی لە ئەنجامی تەلاقدا سەرگەردان دەبن تاوانیان چییە و بۆچی زۆرجار گەورەکان دەیانکەنە سوتەمەنی و ناکۆکیەکانی خۆیانیان پێخۆش دەکەن زۆربەی ئەو کەسانەی جیابوونەوە هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ خیانەت و کێشەی دارایی و خۆگرتن بەمەی و نەگونجان و مۆبایل و ئینتەرنێت لە هەمووشی گرنگتر دەستێوەردانی کەسی سێهەم زۆر جاریش هۆکاری ڕاستەقینەی پشت جیابوونەوە و پاشان تەلاق بە شاراوەیی دەمێنێتەوە لەم بەرنمەیەدا دەپرسین بۆچی پیاو لە دوای تەلاق کەسێکی ئازاد و سەربەرزە و سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە و تەلاقیش بۆ ژن مایەی شەرمە و تانە و پەڵەیە بەدوایەوە و زۆر جار کۆمەلگاش سوکایەتی پێدەکات و بە کەمەیەوە بۆی دەڕوانێت لایەنێکی دیکەی گفتوگۆی ئەم ڕۆمان تایبەتە بە کاریگەری تەلاق لەسەر لایەنەکانی کێشەکە لە ڕووی دەرونیەوە چ بۆ دایکەکە و هەروەها منداڵەکانیش بینەرانی عزیز لەم بەرنمەیەدا بەکراوەیی باس لە جیابوونەوە و تەلاق دەکەین و هەوڵ دەدەین زۆرترین پرسی پەیوەندیدار بوروژێنین بینەرمان بن. بینەرانی عزیز دووبارە ئەم کاتتان باش وەکو لە سەرەتای بەرنمەکە ئاماژەم پێکرد تەوەری ئەمڕۆی بەکراوەی تایبەتە با قسەکردن لەسەر تەلاق و دەرەنجامەکانی بۆ ئەم بەرنمەیەش میوانداری دادوەر جاسم جەزا جافر دادوەری یەکەمی دادگای باری کەسیەتی لە سلێمانی و جێگری سەرۆکی یەکێتی دادوەرانی کوردستان بەخێربێ کاک جاسم میوانی دووهەمیشمان ڕێزان دلێر وەکو پارێزەر و شارەزا لە بواری کێشەکانی تەلاق بەشدار دەبێت لەگەڵمان هەروەها میوانی سێهەممان مامۆستا مەحبوبە بەڕێوەبەری جێژوانی خێزان بەخێراتی میوانی چوارەمیشمان دکتۆر سامان شێخ ئەنوەر پسپۆری نەخۆشیە دەرونیەکان بەخێراتنی هەموو لە یەکتانەکەم سەرچاوماناتم بەخێراتنی ئەو میوانە عزیزانە شەکەم ئەرکتان کێشاوە کاک جاسم بۆ پرسیاری سەرەتا دێمە لای تۆ دەمەوێت بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە کاتێ دەوترێت تەلاق چییە و لە ضمنی قسەکانتە ئاماژە بەوەش بکەیت کە کاتێک دەوترێت کەسێک سێ تەلاقی کەوتووە وەکو لە کوردەواری خۆمانە بە عامیەکە باسیەکەن ئەمە چییە و چۆنە بێت بەڵێ تەلاق لەفزێکە پێ ئەو لەفزە ئەگەر پیاوەکە بەکاری هێنا گرێبەستی هاوسەرگیری لە بینی ژن و مێردەکە نامێنێت سفەتە شەرعیەکەی کۆتایی پێیەت بەپێ ئەو لەفزە عادەتەن بەپێی ئەحکامی شەرعی مەجموعەیەک لەفظ دیاری کراوە بەڵام بەپێی قانونەکە لەفظێکی محەدەد نییە پیا بە هەج لەفظێک ئەتوانێ ژنەکەی تەلاق بە بەمەرجێک ئەگەر نیەتی تەلاق بێ ئەمە لە لایەنێکی تر سەبارەت بە بەشەکەی تر لە پرسیارەکە سێ بە سێ تەلاق لە قانونە سێ بە سێ تەلاق نییە لە قانونە ئەگەر پیاوە بە یەک لەفظ بڵێ بە ژنەکەی سێ بە سێ تەلاقت کەوت بێ هەر یەک تەلاقی ئەکەوێت بەڵام بەپێی ئەحکامی شەرعی بەپێی مەذهبی ئیمامی شافعی سێ بە سێکە بە عەدەد بردوویەتی بەڵام لە قانونە سێ بە سێکە بە مەڕات بردوویەتی استنادا لەسەر ئاەتی پیرۆز الطلاق مرتان فإمساك بالمعروف أو تسريح بإحسان بەڵێ ئەی بن کاتێک تەلاق بەمەرجێکەوە بەسترێتەوە زۆر جار بیستومانەکە پیاوەکە بە ژنەکەی وردووە وتووە بچی بۆ ئاهەنگەیان بچی بۆ ماڵی و هاوڕێریان بچی بۆ ماڵی باوکەتەوە تەلاقم کەوتۆ سێ بە سێ تەلاقم کەوتۆ زۆر جاڵێنەوەکو خوشکم وای ئەمە عامیەکە وایە فەرق هەیە لە بینی پیاوێک بڵێ بە خێزانەکەی تۆ وەکو خوشکم و دایکمی ئەجا پێی بڵێ بڕۆ تەلاقت کەوت بێ فەرق هەیە لە بینی ئەوەی ئەگەر پێی بڵێ بڕۆ ئەگەر بڕۆیت بۆ ئەم حەفلەیە یان بۆ ئەو شتە تەلاقت کەوت بێ تۆ وەکو خوشکم و دایکمی فەرقەکە چییە لە حاڵەتی یەکەم پیاوەکە ژنەکە ئەیکا بە پشتی خۆی ئەیکا بە دایکی بە خوشکی ئەوە خوای گەورە ڕێگایەکی داناوە بۆ چارەسەرکردنی ئەو شتە ئەوە پێڵێن ئێظهار یعنی یەکێک ژنەکەی ئەکا بە خوشکی خۆی بە دایکی خۆی بە پشتی خۆی ئەمە حاڵەتەکان لە قورئانی پیرۆز دیاری کراوە چۆن چارەسەرەکرێت ئەمە لەم حاڵەتە دوو ئەبێ پیاوەکە لایەنە شەرعیەکەیش یەکلا بکاتەوە لایەنە قانونیەکەیش یەکلا بکاتەوە تەلاق بە شێوەیەکی گشتی ئەگەر بەپێی یعنی ئەمە لە قانونە تەلاق ئەگەر مەشروط بێ ناکەوێت
باشە بە نسبەتەوەی کاتێک کەسێک بەیانی لە ماڵ دەرەچێت یەک جار تەلاقی ژنەکەی ئێوارەش کێتەوە لە کاتی نانی ئێوارەیە دووبارەیە کاتەوە ئەمە دووهەم جار و بەیانیش پێشەوەی بڕوا بۆ سەریشەکەی سێبارەیە کاتەوە ئایا ئەمە بە تەلاق کەوتن حسابەکرێت چونکە دەوترێت دەبێت سێ تەلاقەکە فترەیەکی زەمەنی بین بێت ئەمانە شەمووی فترەی زەمەنی بینە خۆی یەک شت هەیە ئەگەر ئێمە سێری ئەو ئاەتە بکەین الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان لێرەدا حقیقەتێک ئەگەر ئێمە بەپێی مەذهبەکان وەریگرین بە تایبەتی مەذهبی ئیمامی شافعی حیسابیەکە هەر سێ تەلاقەکە کەوتووە وا حیسابیەکەن بەڵام ئێمە بەپێی بەعضێک لە مەذهبەکان کە قانونی ئەحوالی شخصی سەیشی پێەکە لە عێراق و لە هەرێمی کوردستان تەلاق بە مەڕات وەریگرتووە بە تایبەتی لە تعدیلی یاسای ژمارە 15 ساڵی 2010 لە هەرێمی کوردستان دەرچووە لەو تعدیلە ئەڵێ لا يقع طلاق المعتدة يعني هەر ژنێک کە تەلاقی بیت عدەی دەست پێەکە عدەی شەرعی چیە عدەی شەرعی ئەو فترەیە کە ژن نابێ شوو بکە بە پیاوێکی تر هەتاکو سێ مانگ سێ جار پاک بێتەوە بۆ ئەوەی تحقق بکرێت کە ڕەحمی پاکە یان عدەی شەرعی بە نسبەتی حامل ئەو بەو کاتە کۆتایی پێیت کە حملەکەی دانێ بەپێی ئەحکامی قانون و بەپێی ئەحکامی بەعضێک لە مەذهبەکان طلاق ناکەوێ ئەگەر هاتوو ژن لە عدەی شەرعیە بۆ نمونە مەثەلەن ئیستە پیاوێک بە ژنەکەی ئەڵێ بڕۆ تەلاقت کەوتبێ عدەی شەرعی ژنەکە لەو دەقەوە دەست پێەکە کە لەفزی تەلاقەکە ئەوترێ دوای ئەوە چەند جار تەلاقی بات بەپێی قانون بەپێی بەعضێک لە مەذهبەکان ناکەوێت ئێمە وەکو محکەمە ئیستە زۆر جار مەثەلەن لە لژنەی فتوای لە سلێمانی خەڵکمان بۆ ئەنێرن سێرەکەی کابرا ئەمڕۆ تەلاقی کیاوە بەیانی تەلاقی کیاوە دوو بەیانی تەلاقی کیاوە ئێمە پرسیاری لێکن ئەڵێن تەلاقی یەکەم کە تەلاق دیا برتەوە لای خۆت ئیعلانی ڕەجعەت لەگەڵ کرد خەوتی لەگەڵیا ئەگەر وتی نەخێر هەر یەکەم جار تەلاقم داوە و چوومەتە دەرەوە هاتوومە ڕقەکەم هەر لە دڵا بووە دیسان وتمە وەرە ئەوە جارێکی تر بڕۆ تەلاقت کەوت بێ چوومەتە ماڵی باوکم دوای دوو ڕۆژاتمە تویان لێ بە تەلەفۆن وتمە ئەوە جارێکی تر تەلاقت کەوت بێ تەلاقی یەکەم ئەکەوێت عدەی شەرعی دەست پێ ئەکا بۆ تەلاقی یەکەم تەلاقی دووەم ناکەوێت هەتاکو ڕەجع بێت هەتاکو بیگەڕێنێتەوە بۆ لای خۆی ئەمما قەولاً و ئەمما فعلاً قەولاً ئەوەیە بڵێ ژنەکەم ئەوە تۆم گەڕانەوە بۆ لای خۆم بوویتەوە بە هاوسەرم بە مەرجێک تەلاقی یەکەم و دووەم بێ چونکە لە تەلاقی سێم گەڕانەوە نییە فعلاً چۆنە يعني ولا حياء في الدين ولا حياء في العلم ئەگەر لەگەڵ یا بخەوێت یان دەستێکی بۆ بێت ئەمە لەم حاڵەتە تەلاقێکی کەم ئەکات بەس معنای نییە یعنی وەکو لای خۆمان ئەڵێنەوە چاک بۆ تۆ لەبەر ئەوە تەلاقی یەکەم ئەگەر هاتوو کەوت دوای ئەو عدەی شەرعی دەست پێ ئەکات بەپێی ئەحکامی مادەی 49 چەند تەلاقی بات دوای ئەوە تەلاقەکە ناکەوێت هەتاکو بیباتەوە عەسمەتی خۆی ئەنجا کە بۆیە بوو بە ژنی جارێکی تر مەجلیسی دووەم دەست پێ ئەکات کاک جاسم مەسلەیەکی تریشەیە مەبەستمە لە بەرنامەکە ڕوونی بکەینەوە ئەمەوێ بزانم قانون چۆن مامەڵەی لەگەڵاکە زۆر جار کەسێک کە خێزانەکەی یاخود ژنەکەی تەلاقەدات وە پاشان لە کەسێکی تر مارە ئەکرێ دیسان ئەو مارەی ئەکاتەوە لە کوردەواری خۆمانە لەفزێکی بۆ بەکارێن من نامەوێت لێرە بیڵێم ئەمە چۆنە قانون چۆن مامەڵە لەگەڵ ئەمە خۆی ئەم حاڵەتە لە کاتێکە ئەبێ ئەگەر پیاوەکە سێ جار ژنەکەی تەلاق دابێت دوای ئەوەی کە تەلاق درا و یەک تەڵقەی متەفەرقە یعنی تەلاقی یەکەم تەلاقی یاوە و بردوویەتەوە تەلاقی دووەم تەلاقی یاوە و بردوویەتەوە تەلاقی سێم پێڵێن باین بینە کوبرا طبعا لە تەلاقی سێم ژن محەڕەم ئەبێ لە پیاوەکە تەحریمێکی موقت ئەم تەحریم موقتە چییە یعنی مؤبد نییە مؤبد فەرقی هەیە لەگەڵ موقت مؤبد ناتوانێت بهێنێتەوە بەس تەحریمی موقت ئەوەیە کە ژن بە موقت ناتوانێت بڕاتەوە بۆ لای ئەم پیاوە لە قورئانی پیرۆست چۆن چارەسەرکراوە و لە مەذهبەکان بەو شێوەیە چارەسەرکراوە ئەبێ مارە بکرێت بۆ یەکێکی تر بۆ پیاوێکی تر زەواجی پێ بکە و بەپێی اتفاقی هەموو جمهور و بەپێی ئەحادیثی نەبەوی ئەبێ ئەو پیاوە نیەتی تەطلیقی نەبێ نیەتی ئەوەی نەبێت تەلاقی بە ئەوە ژنەکەیش کە شووی پێەکە ئەبێ نیەتی ئەوەی نەبێت تەلاقی بات چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لعن الله المحلل والمحلل له هەردووکیان لعنەتی خۆیان لێتی ئەگەر ئەو کەسێ ئەو ژنە مارە ئەکانیەتی ئەوە بێت تەلاقی بات یەکسەر ئەوە شەرعی ڕێکەوتن بێت اتفاق شەرعی نییە ئەبێ مارەی هەبێ بیگوازێتەوە بە ڕێکوپێکی وەکو ژنی خۆی وە نیەتی تەلاقی نەبێ ئەو پیاوە ئەبێ یان بمرێت یان تەلاقی بات تەلاقدانەکەیش نابێ لەسەر ئەساسی ئەو اتفاقە بێ کە لەگەڵی کرابێ ئەگەر شتی کەواتە ئەوانی بە اتفاقەکرێت لەم مەسەلەیە نە شەرعیە و نە قانونیە شەرعی زۆر باشە زۆر جار دادگاکان و دادوەرەکان بەوە تۆمەتبارەکرێن کە
لە کاتی بڵین بڕیاردان لەسەر کێشەکانی تەلاق بە پشتبەستن بم یاسای ژمارە 15 ساڵی 2010 یاسای هەموارکردنی جێبەجێکردنی یاسای باری کەسیەتی لە پەرلەمانی کوردستان تعدیل کراوەتەوە ئەڵێن دادوەرەکان لایەنێکی کێشەکەن و ئەوانن کە نایهێڵن زۆر جار خێزانەکان پێکەوە بنوە بن بە هۆکاری جیابوونەوە تەلاق من یەک زۆر بە کورتی پێدەڵێم ئەو کەسە ئیسا ئەم بەڕێزە دکتۆرە ئەوەی نەخۆشی سەرەتانی هەیە بڕوات لای دکتۆرێک تووشی سەرەتان بێت دکتۆر ینی چی لێ بکە ئەتوانێت بڵێ دکتۆرەکە تووشی کردم ئەمانەی کە ژنوپیا و کە لە دەرەوە تەلاق دراون خۆیان علەتەکەیان پێوەیە هەموو شتێکیان تەواو کردووە کێنە لای ئێمە وەکو محکەمە ئەوەی لەسەر ئێمە بە قانون کێشەکە ببینین و سەریعترین داوا لە مەحاکم تەواو ئەبێ داوای تەلاقە چونکە بۆچی پیاوەکە ژنەکەی تەلاق داوە ئەڵێ من تەلاقم داوە وتومە بڕۆ تەلاقت کەوت بێ و شاهدی هەیە و ئێمە یەکسەر ئەگەر ژنەکە ئیقراری کرد و ڕازی نەبێ بە تەلاقەکە قسە لەسەر قانونەکە بکەین ئەم قانونە ینی یارمەتی دەرە مساهمە تەساهولاتی تایە بۆ ئەو کەسانی کە یانەوێت جیابنەوە یاخود نایانەوێت جیابنەوە پێکەوە بن یاخود نەخێ قانونەکە زۆر قانونێکی ڕقە و آخرەوە دوو احتیمال وەرەگرێ دوو احتیمال ئایا قانونەکە سەبەبکارە بۆ زیادبوونی تەلاق زوا ئەڵێن دەوترێ قانونەکە سەبەبە ئەگەر قانونەکە سەبەبکار بێ ئەو پرسیارە نابێ بەم شێوەیە بکرێ ئایا قانونەکە دێمەوە لات کاکجاسم بۆی قسەکانە تەواوکەی مامۆستا دێمە لای تۆ پێم خۆشە پێم بڵێ جێژوانی خێزان چییە لەکەیەوە دروست کراوە ئیشوکاری ئێوە ینی بە شێوەیەکی بە کورتی پێم بڵێ ئیشوکارەکانتان جێژوانی خێزان جێژوانێکە بۆ بینینی هەموو ئەو دایک و باوکانی کە وەکو بەڕێز کاکجاسم ئاماژەی پێکرد کە دو ئەوەی هاوسەرگیریتیان هەڵۆشێتەوە و جیابنەوە ئیتر حەزانە بەرێکیانەکە یا لای دایکەکە یا لای باوکەکەیە ئەکسەرن لای دایکەکەیە زۆر جاریش دایکەکەمە ئەوای نییە باوکەکە حەزانەگرێ لای هەر کەسێکیان بێ تەرەفەکەی تر داوایەکە بەپێی یاسا ئەچنە دادگا داوا تۆمارەکەن و داواکەیان تەواوە بێت و دێنە لای ئێمە بەپێی ئەو داوای یاسای مامەڵیان لەگەڵەکەین ئتر ئێمەش لەوێ جێژوانیان بۆ جێژوانی بینینیان بۆ مناڵەکان جێژوانی خێزانە لایەن کێوە دامەکرێت بڵێ پێ دەڵێم ئێستا وەکو بواری دامەزراندنیش لە دامەزرانی ڕێکخراوەکە ئەو جێژوانە هەیە بەردەوام چکە بەردەوام لە کۆمەلگاکە ئێمە جیابوونەوە هەیە ئێتر بەردەوامیش لە دامەزراندنی ڕێکخراوەکەەوە لە دو ڕاپەڕینەوە کە ڕێکخراوەکە دیارە ڕێکخراوەکە مێژ ڕێکخراوەکە زووتر دامەزراوە بەڵام لە ڕاپەڕینە کە هاتوونەتەوە کوردستان بارگای لە کوردستان دانراوە لە دوانەوە تویەکەوە ڕێکخراوەکە بارگای داناوەوە ئەم جێژوانانە ڕویان لێ کردووە ئەگەر بۆ شت باسکەم شێوازەکەی چۆنە شێوازی بینینەکە و کێ دامیەکە ئەم ڕێکخراوە دامیەکە ئێمە بەڕاستی ئەرکێکی وا زۆر ئەوەی نییە بۆ سەر ئێمە بڵین ئێمە لێرە مناڵەکان شەو لە ئێمە نامێنەوە لە پێم وتی حەزانیا بۆ دایکەکەیە بۆ باوکەکەیە ئەگەر لای باوکەکە بهێنێ بۆ دایکەکەەوە بە پێچەوانەشەوە ئێمە تەنیا لە خلالی ئەو 2 سعات سعاتە چاودێری بینینی مناڵەکانەکەین ینی ئەمانەوێت لەوێ ئەتوانم بڵێم ئەو جێژوانی خێزانە ناو بنێم سنتەرێکی ڕاوێشکاری و ڕاهێنان بۆ هەم بۆ مناڵەکان هەم بۆ دایک و باوکەکان چکە گرفت دایک و باوکەکەی ئەبێ دایک و باوکەکە وا لێ بکەیت لە دوا جیابوونەوە واین لێ بکەیت کە هاوڕێ بن بۆ مناڵەکە چکە یەکەم لە حەزە کە دایک و باوک بڕیاری جیابوونەوە ئێن مناڵەکە باجی گەوری ئەو ئەبێتە قوربانی گەوری ئەو جیابوونەوەیە پاشان ئەوە ئەرکی ئێمەیە کە وا لەو دایک و باوکە بکەین کە تۆزە بارسووکی بۆ مناڵەکە ببێ ینی وان لێ مەحبوب بەخان هەست ناکەن ئەمە ئەرکی حکوومەتە کە جێگایەکی ئاوا دروست بکەن نەوەک بۆ نمونە ڕێکخراوێکی حزبی ئێمە پرۆژەمان هەیە بۆ ئەوەی کە یاوانەوە حکوومەت کە ناتون بەدەنکانەوە بڵین نەهاتون کارجاسمیش دانیشتوە وەزار بەڵێ منی بەتاکی دەڵم ئەرکی حکوومەتە بەڵام ئاگەر حکومەت سەرینە پەرژە پێی نەکرێت ئای خۆ ناکرەوە مناڵان سەرجادە ئێمە لە غیابی حکوومەت ئەوەمان کردووە پاشان ئەوە بەڕێز کاکجاسمیشی لە ئێمە یا وەزارەتی دادیش ئاگایلێتی وەزارتی کۆمەڵاتیش ئاگایلێتی خۆی ئەرکەکە ئەرکی ئەو 2 وەزارەتەیە لە واقعە بەڵام ئێمە ژۆ ڕێکخراوێ کەم تەرخەم نەبووین بگرێتەوە چ حکوومەتیش بە هەر وەکو ئێمە پێ بکرێت زۆر باشە من ئامارێک دەخەمە بەردەسەوترێت لە ساڵی 2011 بە شاری کەرکووکیشەوە پارێزگای کەرکووکیشەوە ژمارەی مارەبرین 5461 حاڵەتی زەواج بووە بەڵام ژمارەی ئەوانەی جیابوونەتەوە 4516 کەس بووە واتە 4516 خێزان لێک ترازاون و جیابوونەتەوە و
ئەم ساڵیش من کۆمەڵی ئامارم وەرگرتووە دەوترێت کە ڕێژەکە بەردەوام لە بەرزبوونەوەدا. ئایا لەگەڵ بەرزبوونەوەی ئەو ڕێژەی ئەو کەسانی سەردانی ئێوەشەکەن لە زیادبوونایە؟ بەڵێ بە شێوەیەکە ئێوە نەتوانن دەرەقەتی ئەو ژمارەیە بێن؟ ئەتوانین دەرەقەتی لەوەری ماشەڵا ستافێکی زۆر گورج و گۆڵمانێ 15 کەسین و لە هەمووی جوانتر و خۆشتر ئێمە متەبەڕیعین. ئێمە هەرێکی لە پایە و پێگەی خۆمانە موچەوەرەگرین هاتووین نەک بۆ یشێکە لە جێژوانە نەخێر هیچ یەک ئەوە وەرناگرین. ئێمە هەمووی جوانی ئەو مناڵانە کوی کردوینەتەوە. یعنی بەڕاستی ئەمانە مناڵەکان نخبەیەکی جوان بوون بۆ کۆمەلگا چکە ئایندەی وڵاتەکەمانن. زۆر باشە دێمەوە لات ڕێزان خان دێمە لای تۆ. دەوتریە دەمە قسەی من نییە. یاسای باری کەسێتی هۆکارە بۆ زیادبوونی ڕێژەی تەلاق. تۆ هاوڕایت؟ نەخێر. باش. بۆمان ڕوون بکەیت تۆ بزان. من هاوڕانیم یاسای باری کەسێتی مەبەست لەوەیە کە ئەم یاسانەیە. مەبەستم ئەوەی دوایەوەی تعدیل کرا. دوای تعدیل کرا. بەڕاستی ئەمە قسەیە کە بێگومان کە ئاکرێ لەگەڵ ڕێزێکی زۆریشم بۆ پیاوان کە مەبەست لێرەیە تەنها ئەوەیە ئەو بڕیەی کە زیاد کراوە کاتێک کە پیاوێک کە مەرجی بۆ دانراوە بۆ هێنانەوەی ژنی دووەم. هەموو سزای بۆ دانرا و سجنی شەکە. ئێستا من ئەوە باس لەواکەم. ئەمەیە کە هەمیشە باسەکرێ هەمیشە وترێتەوە ئەم یاسایە وای لێ کردووە کە ڕێژەی تەلاق زۆر ببێ. ئەم یاسا باشەوانی جیابنەوە ینی هەموو جیابوونەوەکان تەنها لەسەرەوەیە کە ژنی دووەمی هێناوەتەوە مەرجنیە هەر لەسەرەوە بێت چکە چەنەها کێشەی تریش هەیە چەنەها شتی هۆکاری تریش هەیە بۆ جیابوونەوە. بەڵام بەڕای من ئێمە وڵاتێکین پێویستەکە لە عێراق زایدنەوەی کە ئێمە باز لە هەرێمی کوردستانەکەن پێویستە گۆڕانکاری بەسەرابێ. ڕاستە ئێمە لەگەڵ شەرعین لە سەردینی ئیسلام ئەڕۆینەوەنە بەڵام لەگەڵەوەشە پێویست ناکاش پیاوێک دوو ژنی هەبێ. پێویستە کاکە خێزان لەسەر ئەو ژن و پیا و پێکەوە ئەو ژیانە بەسەر بەرن بە هەردووکیان بێ. نەکش ئێمە لە کاتێکاڵێن کە زەواجەکرێ شخصی سێم نابێ مداخەلەی ئەو خێزانە بکات. ئەگەر ماعەدا مناڵێک کە مناڵێک گەورە نەبوو بێ لە تەمەنی پێش گەورە بوونیا بێت توانێت لەگەڵ ئەو خێزانە بچێ اینجا ئەبێ پرسوڕا بە ژنەکە بکرێ ئەوسا کەسێکی ترەتوانێت لەگەڵیانە بچی. لەمان کاتێمە داوای لێرەیە لەناو یاساکەیە کە پێشتر ئەتوانێت ژنی دووەم و سێم و چوارەم بێنێتەوە. بەڵام لێرەیە من ئەوواڵم بەڕاستی کەموکوڕی کە خۆی یاساکە بە شێکی گشتی خۆی کەموکوڕیتیایە بەڵام من ناڵێ ئێمە ناڵین سەبەبێکە بۆ جیابوونەوە سەبەبێکە بۆ تەلاقانی. زۆر باشە. ڕێزان خان تۆ لە قسەکانتە وتت پیاو هەرەبێت لەگەڵ یەک ژنابژی و مافیەوەی نییە چ بۆچی ڕاستە لە ڕووی شەرع ئەو خۆ داماژت پێکرد ژنی دووهەم و سێم و چوارەم بێنێ. بەڵام زۆر جار دەوترێت کە ژنی یەکەم ڕازیە کە ژنی دووهەمی بەسەردا بێت بەس بۆ ئەوەی تەلاق نەدرێت. لە مەحکەمە ئەڵێت نییە ئەمەد بۆ نییە چونکە مێردەکە بە سزای 10 ملیۆن دینار دەدرێت و 3 ساڵی زیندانی دەکرێت. بۆیە ناچارە چی بکات؟ ژنەکەی تەلاق بدات. ئالێرەیە ئەوترێت کە هۆکارە بۆ زیادبوونی ڕێژەی. من لێرەیە با من یەکشت بە تۆ بڵێم ئێمە ئەگەر بە بڕوای من بە بڕوای هەموو ژنێکیش کە هەبێک پێڵم ئەگەر هات و ژنێک مێردەکەی زۆر باش خزمەتی کا و ژیانێکی خۆشی بۆ دابین کا و هەموو ئەم شتانەی هەبێت ئایا ڕازیە بێ کەسێکی تر بێتە ناو خێزانەکە و بێ بە شەریکی؟ ئەمە مەحاڵە. لە کاتێکە ئەو ژنە هەمیشە ئەو ژنانە کە داوای ئەوواکەن لەگەڵ پیاوەکانانە بمێنەوە کە دەرامەتێکی زۆر کەمیان هەیە مناڵێکی زۆریان هەیە ناتوانن مناڵەکان بە تاقی تەنها بەخێو بکەن. کەواتە گەر بە خۆشی خۆیان بۆچی قانون ڕێگرێت؟ خۆشی خۆیان نییە ئیجباریە ئیجباریە بەڵام مەبەستمەوەیە زۆر جار پێی باشترە لەوەی بچێتە لای ماڵی دایک و باوکی دایک و باوک باشترە ڕەنگە بکەوێتە لای خوشک و برا ئەوترێت بکەوێتە لای دەستی براژن بورن ینی واڵێن گەر ئەمە ڕووبات ئەو پێی باشە لای مێردەکەی بمێنێتەوە. لەم حاڵەتانە ئەخر ئەمەش دیسانەوە هەر لەم حاڵەتەشە قانون ڕێگەی بە من نەداوە کە بمێنێتەوە بێت تەلاقی بات ئیلا لەو حاڵەتەیە. ئەبێ ئەگەر ئەخر ژنەکە و کاتە ڕەزامەند نابێ بە ڕازی نییە بۆی کە مێردەکەی ژنی دووەم بێنێتەوە. ئەنی مەبەستەکە لێرەیە ژنەکە بە هیچ شێوێک رازینە کە مێردەکەی ژنی دووەم بێنێتەوە. ئەگەر مێردەکەی هێنایە من ئەڵم سەبەبەکان ئەوەی سەبەبەکە ئەوە نییە سەبەبەکە لە ناچاریایە و ژنەکە داوای ئەوەکات ینی لە ناچاریە ئەوێ بمێنێتەوە لەگەڵ ئەو پیاوەیە ئەگینا هیچ شنێک نییە وەکو کەوتم ئەو کامل بێ هەموو مەسەن بۆ نمونە پارەی تایبەت بەخۆیە بێ خانوویەکی هەبێ هیچ ڕازی نابێ لەگەڵ پیاوێکە کە کەسێکی تر بک بە شەریکی. زۆر باشە. ڕێزان خان تۆ وەکو پارێزەرێک کە ڕۆژانە بەرکەوتنت ڕەنگە هەبێت لەگەڵ حاڵەتەکانی تەلاقە وەکو ژنێکیش ئەکرێ پێم بڵێ بە چەند خاڵێک زۆربوونی یاخود بەرزبوونەوەی ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستان بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ یەکێک لە کە باسی بکەین زەواجیش زۆرە
ئەبێ ئەوەش باس بکەین کە هاوسەرگی ڕێژەی هاوسەرگیریش زۆرە واتە خەڵکەکان خۆشیان زۆرن مەسەن ئێمە لە دادگاکان نبینین کە ڕۆژانە ڕەنگە بەڕێز جەنابی دەدوەر خۆی ئاگای لێبێ ئەگەر لە کاتێکی جووە ڕۆژی دەزەواجی هەبێ ڕەنگە ئێستا 25 بۆ 40 زەواجی هەبێ هەفتاشی هەیە یعنی کەواتە ڕێژەکە بەهۆی زۆربوونی خەڵکەکانەوە ئەکید اینجا زائیدەنەوەی کرانەوەیکیشی لە ناو کۆمەلگایە بێ ئێمەوە نەشارینەوە کرانەوەیەکی لە ناو کۆمەلگایە ڕەنگە جاران ژنان بەم شێوەی ئێستا من ڕاستی بەڕاشکاوانە ئیڵێم ژنان هەموو شتێکی ناو خێزانەی تەحمل کردووە لەبەرەوەی مادیەن قووەتێکی نەبووە پاڵپشتێکی نەبووە ڕەنگە ئێستا ئەو ژنانە کە پێویست بەوە ناکە قبوڵی زۆر مەسەل مەبەستم لە چێ خێزان خۆی پەروەردەیەکی جوان و احترام و ئەمانێتی ئەگەر ئەوانەی تیانەما ڕەنگ نییە هەموو کەس بتوانێت تۆ باسی کرانەوەت کرد یەکێک لە کرانەوەکانیش کە لە کۆمەلگای خۆمانە بە تایبەتی لە دوای ساڵی 2009 بەدی دەکرێت تۆڕە کۆمەڵایەتیەکانە من چەند ناوێکی شملایە کە بڵین لە ڕۆژنامەکانە مقابلەیان لەگەڵدا کراوە ژن و پیاویش ئەڵێن پەیوەندیمان باش بوو تا ئەو ڕۆژەی ژنەکەم یان مێردەکەم فەیسبوکێکی دانا دوایەوەی تر کێشە و بەزم و خیانەت و دنیایەک شتی خراپاتە ئارا و تاوای لە یاد لە کۆتاییە ئەمەش هۆکارێکە ئەمەش هۆکارێکە بۆ تێنەگەیشتنی کەسەکان لە بەکارکەواتە ئەم کرانەوەی تا چەند بە شێوەی ئیجابێکی ئیستیفادە بێتە ناو وڵاتەوە پێی ئەچێ فترەیەکی پێچە تا خەڵک ڕایەک لەگەڵیا یعنی ئەمە ڕاستە فەیسبوکێکدان ڕاوە ڕەنگە ژنەکە شەرت نییە پەیوەندێکی مەرج نییە ئەو ژنە پەیوەندی خۆشەویستی لەگەڵ کەسێکی ترا هەبێ بەڵام بەهۆی ئەو غیرە زۆرەی کە پیاوان هەیەە بە تەکیدی خۆی ڕەنگە بۆی ئاسایی بێ هەتا بەیانی لەسەر فەیسبوک دانیشێ بە زۆر پێی قورس بێ کە ژنەکەی گەر سەعاتێک لەسەر فەیسبوک بێ ئەمە هەموو ئەو خلافانەیە کە باسێکینەمە بەڵام ئەمە هەموو تەسەورەکەم هەر شتێکی تازە بێتە ناو وڵاتەوە ئەم گۆڕانکاریانەی بەس لەبەرەوەی تازەیە بۆی قورسە ژنەکە ئەوسا هەتا لە چوونە دەرەوەی ژنانە مەسەلەن هەتا لەوەی کە ژنێک کە پێشتر چۆن بۆ لە ناو ماڵەکە ئێستا جیاوازی هەیە ئەمانە هەموو دەوریان هەیە لەو کێشانە بەڵام کێشەکان تا حەد چارەسەرەکانیان چۆنە لێرە چارەسەرەکان بەڕای من چارەسەرەکان پرسن و ئاسانیش خۆیان ناتوان لەبەرەوەی کاتێک کە زەواجەکرێ من ئەمێ پێشەوە هەموو شتێک ئەوە بڵێم لە وڵاتی ئێمە پرۆسەی زەواج خۆی پرۆسەیەکی چۆنەڵی بەرنامە بۆ داڕێژراو نییە پرۆسەیەکی هاکەزاییە جارێکێک لە هەرە نقطەکان ئەو مناڵانەی لە خوار 18 ساڵ شوەکەن لێرەیە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانمان کە بە زۆری کشمان زوو شوەکە شتنی ئەو ساوترا بە زۆر نییە بەڵامتر ئێستا بەڕەغبەتیش بێ بەڵام چۆن ئەم دایک و باوکە پەروەردەی مناڵەکانیانەکەن کە کچیان زوو نێن بەشوو لەبەرەوەی تەنها جسم نییە بۆ سەواج عقڵە ئینسانە بێ لەگەڵ عقلەکە چکە دووڕە ئێمە لەسەر لایەنە عقلەکە خەڵکەیە من لاماڵێت خەتای حکوومەتی هەرێمە کە من ژنم هێنا و پاشان ژنەکەم تەلاقدا چونکە سلفەی زەواجم وەرگرت دڵم بەوە خۆش بوو خێزانم پێکەوە ئێستا خێزانەکەم داوای سیارەم لێکا و داوای خانوم لێکا منیش بەس و 5 میلیۆنم هەبوو کۆتایی هاتووە ئەوەیە یعنی کەواتە زەواج پرۆسەیەک تەنها ئەوە نییە کە ئێمە لە ئەفلامەکانەوەکو سەیرەکەین خۆشەویستی و شتێکی سادە و ساکار ئەوە سەرەتایە کە دواتر تۆ خۆ دەبێت بنەمایەکی عقلی هەبێ بۆ پێکەوە ژیانی دوو عقل چۆن ئەم دوانە بە یەکەوە پەروەردەیەکی دروستی هەردوو لا بتوانن ئەم ژیانە پێکەوە بنێن ئەمە لە لای ئێمە نییە واتە ئێمە پرۆسەیەکی بەرنامە بۆ داڕێژراومان نییە کە خەڵکێک زەواجەکان زەواجیانی چی زۆر سپاس دکتۆر دیێمە لای تۆ بەخسەکردن لەسەر لایەنە دەرونیەکە لە جیابوونەوەی خێزانێکە گەر مناڵێکیشیان هەبێت با ئێمە بە افتیرازی قسە بکەین کێ زیاتر کاریگەرە و کێ زیاتر کێشە دەرونیەکانی زیاتر لە داهاتووە زیاتر ڕوبەڕووی کێشە دەبێتەوە بەڕێکاگەگرێمە باز لە دیاردەی تەلاق بکەین لە وڵاتی خۆمانە یعنی ئەو داتایی کە بە ڕێز باسی کرد لە 50 ئەوەنە هەزار زەواج تەنیا 4000 تەلاق بۆ کەواتە ئەم ڕێژەیە زۆر کەمە بۆ وڵاتی ئێمە ئەگەر بنسبە دەریبێنین لە سایە 8 زەواجەکان بە تەلاق لە سایانوی زەواجەکان بە تەلاق کۆتاییە کە ئەمە بوارێکی زۆر تەندروستە ئەگەر هەبێت لە زەواجە یعنی لە 100 کەس شتێکی ئاسایی ئەگەر نۆ کەسیان بەیەکەوە نەگونجێن لەم حاڵەتەیە ئەم نۆ کەسەکە بەیەکو نەگونجێن جابوونەوەیان باشترە لە ڕووی دەرونیەوە وەک لەوەی کە کاتی خۆی لە وڵاتی ئێمە باو بووە ژن و پیاو بەیەکەوە بوون هەتا مردن بوو یعنی لە کۆمەڵگەی ئێمە لە 50 ساڵی ڕابردووە تەلاق شتێکی عیبە بووە بۆیە دەبینین ڕێژەی نەخۆشی دەرونیەکان لە ناو خێزانەکانە زیاتر بووە ئەوانەی کە ئەو ژنەی کە لەگەڵ مێردێک ماوەتەوە خراپ بووە لەگەڵی ئیهانەی کردووە جنێوی پیاوە ئەمە زەرەری زیاتر کردووە وەک لەوەی ئێستا توانن ئەوەی هەیە کە بڕیاری تەلاق بات و جابێتەوە لەو مێردە و ژیانێکی تازە دروستکە بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئێمە گەربێنە سەر لایەنی دەرونی بەبوونی تەلاق هەر سێ لایەن زەرمەند دەبێت چ مناڵەکە بە ڕێژەی یەکەم
و چ پیاوەکە و چ ژنەکە و واز لەوەش بێنە کە بۆ کۆمەلگا زیانی گەورەی هەیە بەڵام بە ڕێژەی یەکەم لە وڵاتی ئەمە ئەگەر ببینین دەبینین ڕاستە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەڵێن ژنان زەرمەند دەبێت بەڵام لە ڕووی دەرونیەوە پیاوان زیاتر زەرمەند دەبن لە پرۆسی تەلاق وەک لە ژنان لە وڵاتی ئێمە بۆچی لەبەر ئەوی لە ڕووی دەرونیەوە کاتێک کە پیاوێک واز لە ژنەکەی دێنێ بواری کۆمەڵایەتی پیاوەکە زۆر بچووکە بێتەوە ئەبێ واز لە هاوڕێکانی بێنێت ئەبێ واز لەو هاوڕێیانی بێنە کە خێزاندارن ئەبێ نڕاتە بۆ نەو شوێنە کۆمەڵایەتەکان بەڵام ژنان بەلانی کەم ماڵی باوکێکی هەیە کە لە ڕووی دەرونیەوە دکتۆر بە قسەکردن لەسەرەوەی پیاو من لێرە دیفاع لە پیاو ناکەم بەڵام دەوترێت پیاوان ئازادترن چکە ژن تەنها شتێک کە بەسە بۆەوەی هەموو تەمەنی لەگەڵ یا بژیت و نەتوانێت بێتەوە ناو کۆمەلگا ئەوەیە ئەڵێن تەلاق دراوە لە هەر ئەڵێت وازی لێبێنەوە تەلاقیان ناوە ئیتر ناڵێن بۆ تەلاق دراوە هۆکاری تەلاقدانەکە ئەم بووە کەسی سێهەم بووە کە دێنەوە سەری خێزانەکە بووە کەسێکی تر بوو ینی بۆچی پیاوەکە زەرمەندە لە ڕووی دەرونیەوە پیاوان زیاتر زەرمەند دەبن کاگەر کاتێک کە پرۆسی تەلاق ڕوئەیە بەڵام لە کۆمەلگەی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ژنان زیاتر زەرمەند دەبن بۆچی لەبەرەوەی لە کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی باوک سالارە پیاوە لە ماڵەوە خاوەنی بڕیارە باش نییە و ژنەکەی کە عەزاب ئەچێشێ بەدەست پرۆسی زەواجەکەەوە ئەو کاتێک کە بڕیاری جابوونەوە ئەدرێ ژنەکە لەژێر فشارێکی دەرونی گەورەیە ڕزگاری دەبێت ڕاستە لە ڕووی کۆمەڵایەتیەوە عیبار ئەبێت بەڵام لە ڕووی دەرونیەوە ژنەکە هەست بە ئازادیەکە کات لە ڕووی دەرونیەوە دێمەوە لا دوای ئەم ناوبڕە بمبورە دوای ناوبڕەکە بەردەوام بن لەگەڵ تەبینەدان ئازیز ناوبڕێک و گفتووەکەمان بەردەوام دەبێت.